کۆمەڵگای سەرمایەداری و ئاسۆی دواڕۆژ. با پێکەوە سەیرێکی کۆمەلگا بکەین، با بە وردی بڕوانینە دەوروبەری خۆمان لە هەموو شوێنێک لە شار و لە دێ دوو بەشی سەرەکیە بینین. لەلایەکەوە دەوڵەمەندان و خاوەن پوڵ و پارەکان کە کەمینەیەکی کۆمەلگاکەیان پێکهێناوە و بە خێر و خۆشیێکی لە ڕادەبەدەر دەژین. لەلایەکی دیکەشەوە کرێکاران و زەحمەتکێشان وە بەرچاو دەکەون. بەشی زەحمەتکێشان لە ژیان و لەم کۆمەلگایە نەداری، هەژاری و ڕەنج و مەینەتە. لەم شوێنە هەژار و کرێکار نشینانە چیە بینن؟ کۆمەڵە خەڵکێکی دەستقڵیشا و هەناسە سارد کە ماندوو هیلاک لە کاری لە تاقەت بەدەر بەرەو کۆشێک خێزانی ڕەشوڕوو دەگەڕێنەوە، یاخود بە کرێچێتی لە هۆدەیەکی تاریک و تنووک و بێ ئەشیا گوزەرانەکەن، یان لە زۆراوە قەرەچیاوە و مەجبوراوەکان چواردیواریەکیان بەرز کردوەتەوە و شەوی تێدا ڕۆژ دەکەنەوە. ژنانێکی نەخۆشی بێبزە ئەبینن کە لەبەر نەداری و هەژاری گوڵی تەمەنیان هەر زۆر زوو زەرد هەڵگەڕاوە و ڕوە و هەڵوەرین دەچێ. مناڵانێکی شڕۆڵە ئەبینن کە بەسکی هەڵماسی و سیمای تۆزاوی و چڵکن لەسەر سەلوێنک و کۆڵانەکاندا بێوەزع و بێحاڵ دەخولێنەوە. داخۆوەزعی شار هەمووی بەم جۆرەیە، داخۆ پوڵدارەکانیش هەر بەم جۆرە ژیان بەسەر دەبن. لە گەڕەکە دەوڵەمەند نشینەکاندا چ دەبینن؟ بێگومان لەم گەڕەکانەدا بەر لە هەموو شتێک کۆشک و خانووی ڕازاوی چەند قات و سەرنجڕاکێژە بینن کە بە قاڵی و ڕاخەری گرانبایی و شتومەکی ئەنتیک ڕازاونەتەوە. نە لە سەرمای زستان خەبەرێک هەیە و نە لە گەرمای هاوین. هۆدەکان پڕن لە موبل و سەندەڵی ڕاحەتی، هەموو جۆرە کەلوپەلێکی بەرقی هەر لە کولێر و فەنکوێلەوە بگرە هەتا جلشۆر و یەخچاڵ و ماشێن لە خزمەتی ماڵەکەدایە. کۆمەڵە خەڵکێکی سپی و ناسگە بینن کەمانەی ڕەنج و کار و عەزیەت نازانن. مناڵانێکی نازدار و خڕوخۆڵ و گوپنە بینن کە خەریکی کایە و گاڵتە و گەپن. ژنانێکی بەنەشە دەبینن کە بە 100 تەرس خۆیان ڕازاندووەتەوە، گوێی بە گوارەیان دەلەرێتەوە. ئەم هەموو سەروەتە لەکوێوە هاتووە؟ بۆچی فەقر وجودی هەیە؟ ئەم هەموو جیاوازیانە بۆچی بوونیان هەیە و هۆکارەکانیان کامانن؟ دەبا کەمێک ورتر سەیری ئەم مەسەلە بکەین. چ کەسانێک ئەو کۆشک و تەلارانیان ساز کردووە؟ چ کەسانێک ئەو قاڵیە سەدڕەنگانیان تەنیوە؟ چ دەستانێک ئەو ئەشیا و ماشینانیان دروست کردووە؟ بە کەمێک بیرکردنەوە وەڵامی هەموو ئەو پرسیارانەمان بەباشی بۆ دەردەکەوێت. ئەو کۆشک و تەلارانە و کەرەسەکانیان بەدەستی کرێکاران دروست کراون. ڕایەڵ و پۆی ئەو قاڵیانە بە پەنجەی لە ڕووباریکی ژنان و منداڵانێکی کرێکی لەسەر یەک خراوە کە ڕۆژانە پتر لە 10 سەعات لە ژێر زەوینە شێدار و تۆزاویەکاندا قاڵی دەڕێستن و دەفەیان دێت. ئەو ماشینە جۆرا-جۆرانە هەمووی دەستکردی کرێکارانی کارخانەکانی ماشین سازین. هەموو ئەو شتانی کە دەیبینن بەرهەمی دەست و ئارەقەی ناوچاوانی کرێکارانە، تەنانەت کەرەسەی خواردەمەنیەکانیش بەرهەمی ڕەنجی زەحمەتکێشانی لادەیە. بە کورتی دەتوانین بڵێن کرێکاران و زەحمەتکێشان بەرهەمهێنەرانی ڕاستەوخۆی هەموو ئەو شتانن کە لە کۆمەلگەدا وجودیان هەیە. ئێستا با لە خۆمان پرسین، داخۆ کرێکاران و زەحمەتکێشان کە بەرهەمهێنەری سەرەکی و ڕاستەقینەی ئەو هەموو کالایەنن بە ئەندازەی پێداویستیەکانی خۆیان کەڵک لەم شتە بەرهەم هاتووانە وەردەگرن؟ نەخێر، ئەم بەرهەمهێنەرانە هەرەو کەسانن کە لە فەقر و نەداریدا دەژین، دەستیان ماندوو سکیان خاڵیە. هەرەو کەسانن کە بێبەش کراون لە بێهداشت و خوێندن و خوێندەواری و کەڵک وەرگرتن لە سەروەتەکانی مادی و معنەوی کۆمەلگا. بەم جۆرە دەبینین کە زۆربەی هەرە زۆری دانیشتوانی کۆمەلگا واتە زەحمەتکێشان شەو ڕۆژکار دەکەن و زەحمەت دەکێشن، بەڵام ژیانێکی مەمرەومەژیان هەیە و بێبەشن لە خۆشیەکانی ژیان. لەلایەکی دیکەش کەمینەیەک لە دانیشتوانی کۆمەلگا واتە دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکان خاوەنی هەموو سەروەت و سامانی کۆمەڵن و بەبێ ئەوەی زەحمەت بکێشن و ئارەقێک بکەنەوە لەو پەڕی ڕیفاه و ئاسایش و ڕاحەتیدا دەژین. هەڵبەت دەبێ ئیشارە بەم مەسەلەش بکەین کە لە نێوان ئەم دوو چینەدا زۆر توێژ و تاقمی کۆمەڵایەتی تر هەن کە لە شوێنی خۆیدا باسییانەکەین. لەبەر ڕۆشنایی ئەم باسەدا دەتوانین بڵێن کۆمەڵی سەرمایەداری بە کۆمەڵێک ئەوترێت کە زۆربەی کاڵا و شتومەکی بەرهەم هاتوو لەلایەن چینی کرێکار بەرهەم دێت و قازانج و بەری ئەم بەرهەمانەش تەنها گیرفانی چینی سەرمایەدار پڕ دەکا. بینەرانی ئازیز، دوای ناوبڕێک دێنەوە لاتان بۆ درێژەی ئەم بابەتە. شورین رو
خەمبارەکان با باگری جێگەنم ڕەنگین بکەین گشت دەشتەکان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان قفص بمره بهارت دێینەوە فرمێسکی چاوی کۆترەکان ئەسڕینەوە تا دەگەینە تاکەداری بەرزی ئاواتوەوین تا سپیدەی عاشقی چۆن پێ خەزان ئەسڕینەوە تا سپیدەی عاشقی چۆن پێ خەزان ئەسڕینەوە تاکە ڕۆژێ بێتەدی خەونی مناڵانی هەژار ڕوو لە شاری خەونەکان ئەبرینەوە گشت ڕێگەکان بۆ لە ئامێز گرتنی خون و خەیاڵی ئاسمان پەنجەرەی ڕووناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان پەنجەرەی ڕووناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان بشورین ڕۆمەتی گشت دارەکان چەشتی دەریا چینە خەونی ماسیە خەمبارەکان با باگری جێگەنم ڕەنگین بکەین گشت دەشتەکان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان با ئێستا کەمێک بچینە پێشتر داخۆ تا ئێستا هیچ بیرتان لەوە کردوەتەوە کە بۆچی ئەم نائەداڵەتی و جیاوازی و نابەرابەریە لەناو کۆمەڵدا هەن هەندێک دەڵێن ئەمە ویستی خوددایە ئەمە چارەنووس و قەزا و قەدەرە شەڕ لەگەڵ ویستی خوددا ناکرێ و دەبێت لەگەڵی ڕابین چار نییە تۆ بڵێ ئەمە ڕاست بێ ئەم هەموو بێعەداڵەتیانە ویستی خوددان مەگەر هەر ئەم کەسانە ناڵێن کە خوددا عادڵە کەوابوو ئەمە درۆیە و هیچ پەیوەندێکی بە خودداوە نییە و تەنها پەیوەندی بە مرۆڤەکانەوە هەیە کێ ئەم قسانە دەکا ئەمانە لەبەرچی دەڵێن کاری خوایە ئەوەی ڕاستی بێ کەسانێک ئەم قسانە ساز دەکەن کە لەم وەزعە زۆر ڕازین و بە هیچ جۆرێک حەز ناکەن ئەم بارودۆخەیان لێ تێک بچێ کەسانێک ئەم قسانە دادەتاشن و دەیخەنە سەرزاری خەڵکەوە کە ژیانێکی ڕاحەتیان هەیە و بەری کاری زەحمەتکێشان دەقۆزنەوە ئەوەندەش ئەم قسانیان دووپات کردوەتەوە کە خۆشمان باوەڕمان کردووە پێمان وایە لە ڕاستیدا ئەمە وەزعێکە کە خوددا لە چارەی دانووسیوین هەندێکی تر دەڵێن هۆی بێعەداڵەتی و جیاوازیەکان لەوەدایە کە بڕێک لە خەڵک لێهاتوو بوون و ئەقڵ و ئیستعدادیان هەبووە و توانیویانە دەوڵەمەند بن ئەمەش درۆیەکی دیکەیە بۆ تەفرەدانی بێبەشانی کۆمەڵ بە پێچەوانەی ئەم قسە لە دەوروبەری خۆماندا زۆر کەس ئەبینین و دەشیان ناسین کە زۆریش گەمژە و لێنەهاتوون و دەرەقەتی هیچ کارێک نایەن بەڵام سەرمایەداریشن هەڵبەت دەبێ ئەوەش بڵین کە بەشێکیان خاوەن ئیستعدادن بەڵام ئیستعدادەکەیان تەنها لە چوارچێوەی ڕەفاندنی بەری کاری کرێکارانە بەشێکی دیکەش هەن کە دەڵێن ئەم سەروەت و سامانە لە ئەنجامی کوێرەوەری و زەحمەت بەدەست هاتووە بەڵام ئاخر کام زەحمەت کام کوێرەوەری زۆر کەس لەو سەرمایەدارانە لە تەواوی ژیانیاندا دەستیان بۆ ڕەش و سپی نەبردووە مەگەر نابینین کە کوڕە سەرمایەدار بێ ئەوەی تاڵاوێکی چێشت بێ کە گەورە بوو دەبێتە سەرمایەدار لێرەدا جێی خۆیەتی ئەم مەسەلەش بخەینە ڕوو کە مەبەستی ئێمە باسکردنی ڕەوەندە قاعیدەیی و گشتیەکانە کارمان بەسەر ئیستیسنا و شتی هەڵکەوت نییە چونکە لە بواری لێکۆڵینەوەی زانستیدا هیچ جێگە و بایەخێکی پێنادرێ ڕەنگە چەند کەس لە کۆمەڵێکی پان و بەرین بە زەحمەت سەرمایەکیان پێکەوە نابێ بەڵام ئەمە بۆ ئەوە نابێ کە لە لێکۆڵینەوەیکی زانستیدا پشتی پێبەستین ئەوەی کە ئێمە بەگشتی دەیبینین ئەوەیە کە کوڕی کرێکار هەر دەبێتە زەحمەتکێش و کرێکار و کوڕە سەرمایەداریش دەبێتە سەرمایەداری نەسلی نوێ
دەستەیەکی دیکەش هەن کە دەیانەوێت ئەم بیرە چەوتە بڵاو بکەنەوە کە گۆیە هۆی هەژاری و بێبەشی کرێکاران نەخوێندەواری و لێنەهاتووی خۆیانە. ئەمەش قسەیەکی بێناوەرۆک و هیچ و پوچە. ئەگەر ڕادەی نەخوێندەواری لەناو کرێکاران و منداڵەکانیاندا زۆرترە، ئەمە بەو مانایە نییە کە کرێکاران توانایی خوێندنیان نییە، بەڵکو تاوانی سەرمایەداریە کە بوار و ئیمکانی خوێندنیان پێنادا. کرێکاران دەرەقەتی خەرجی خوێندن نایەن. زۆربەی مناڵانی کرێکار کە دەگەنە تەمەنی 10 یا 15 ساڵی بە ناچاری مەدرسە و خوێندن بەجێ دێڵن و دەکەونە بازاڕی کار، یان دەبێت جێگەی باوکی لە کارکەوتویان بگرنەوە یان ببنە کۆمەک خەرجێک بۆ ماڵەوە. بەڵام بە پێچەوانەوە کوڕە دەوڵەمەند دەرگای هەموو جۆرە ئیمکاناتێکی بۆ خراوەتە سەرگازی پشت و هیچ کەم و کەسرێکی نییە و تەنانەت مامۆسای تایبەتیشی هەیە و ئەگەر بە توانایی خۆشی نەبێ بە پارەم مەدرێکی بۆ دەکڕن. بە کورتی تێگڕای ئەم دەلیل و بەڵگانە بۆ ئەوەیە کرێکاری پێفری و بدەن، ناومێدی بکەن و لە کۆتاییدا دەمکوتی بکەن تا بە بێلام و حومتر کار بکە و زیاتر ئارەق بڕێژێ و باشتر گیرفانی سەرمایەدار پڕ بکە. بۆ ئەوەیە بە کرێکار بسەلمێنن بیر لە هیچ شتێک نەکاتەوە، چونکە چارەنووسەکەی تەبیعی و لە گۆڕان نەهاتووە و بۆ ئەوەیە دەنگی ناڕەزایەتی کرێکاران بەرز نەبێتەوە بۆ چاکترکردنی هەلومەرجی ژیانی خۆیان تێنەکۆشن. بەڵام ئاشکرایە هەموو ئەم ئاسمان و ڕێسمانکردنە و هەموو ئەم فەلسەفە بافیانەی سەرمایەداری هیچ دادێک نادات و ناتوانێت بۆ هەمیشە کرێکاری پێفری و بدە. هەلومەرجی سەختی ژیان کرێکار ناچارەکە دەست بداتە بربەرەکانە و خەبات. لە هەر دەرفەتێک بۆ دەربڕینی ناڕەزایەتی کەڵک وەردەگرێ. بۆ نمونە مان دەگرێ. کاتێک مانگرتن دەست پێکات، سەرمایەداران و خاوەنکارەکان خێرا دەستە و داوێنی هێزەکانی پۆلیس دەبن و هەوڵەدەن بە هەڕەشە و گوڕەشە و تووڕێی و زۆرداریکردن کرێکاران ناچار بکەن بگەڕێنەوە سەر کاروباری خۆیان و چۆکیان پێدا بدەن. ڕاستی بیرتان لەوە کروەتەوە کە بۆچی هێزەکانی پۆلیس بە قازانجی سەرمایەدارەکان دێنە مەیدان؟ داخۆ ئێوە لە شوێنێک بیستوتانە تەنانەت بۆ جارێکیش هێزەکانی پۆلیس بە قازانجی کرێکاران لە دژی سەرمایەداران هاتبنە مەیدان؟ هۆی ئەم کارە چییە؟ مەگەر دەوڵەت ئیدعا ناکات کە ئەرکی هێزەکانی پۆلیس پاراستنی ئەمنیەتی خەڵک و مبارزە لەگەڵ قاچاخی و دزی و جەردەیی و چەقۆکێشانە؟ ئەی بۆچی خۆ لە کارێک وەرئەدەن کە هیچ پەیوەندیەکی بەسەر قاچاقچێتی و دزی و ئەم جۆرە کارانەوە نییە؟ بۆچی لە ناکۆکی نێوان سەرمایەداران و کرێکاراندا دەخاڵەت دەکەن و پشتی سەرمایەدارەکانی ژەگرن؟ لەوانەیە بڵێن پۆلیسەکان بۆیە دەخاڵە دەکەن کە مانگرتن شتێکی غەیرەقانونیە. بەڵام ئەم وەڵامەش خۆی پرسیارێکی تازەتر دێنێتە گۆڕێ. ئەویش ئەوەیە کە بۆچی مانگرتن غەیرەقانونیە؟ بۆچی دەوڵەت ئەو قانونە و هەندێک قانونی دژەکرێکاری تر بە قازانجی بەرژەوەندی سەرمایەداران پەسەند کردووە؟ ئەسڵەن ئەو کەسانەی کە ئەم قانونە دەهێننە گۆڕێ کێن؟ ئەوەی ئاشکرایە نەکرێکاران نەزەحمەتکێش و نە هیچ پەیوەندێکیان بەمانەوە هەیە. دەوڵەت جڵەوی فەرمانڕەوایی و دەسەڵات بەدەستی سەرمایەدارەکانەوەیە. لە تەواوی دەمار و شارڕەگەکانی دەوڵەت خوێنی سەرمایەداری لەگەردایە و هەر یاسا و قانونێکیش کە پەسەند دەکرێت لە پێناوی پاراستنی قازانج و بەرژەوەندی چینی باڵا دەستە. ئێستا با لە باسەکەی خۆمان زۆر دوور نەکەوینەوە. دەماویست بزانین هۆکانی ئەم نابەرابەریە کۆمەڵایەتیانە چین. دیتمان کە قەزا و قەدەر و دەستی خوددا لە گۆڕێدا نییە و هیچ پەیوەندێکی بە لێهاتووی و ئیستعداد و ماندووبوونی سەرمایەدارەوە نییە. کەوابوو هۆکانی کامن. داخۆ دەکرێت ئەم جیاوازیانە لە نێوبەرین؟ ئایا دەکرێت کۆمەڵێک ساز بکەین کە هەر کەس تێیدا کار بکە ئاسایش و ڕاحەتیشی هەبێ، زۆرداری نەمێنێ، گەندەڵی و لەشفرۆشی بنبڕ بکرێ؟ ئەگەر ئیمکانی هەیە چۆن ئەم ئاڵوگۆڕە پێک دێ؟ چۆن کۆمەڵگەیەکی دیکە دروست دەکرێت؟ ئەم پرسیارانە زۆر گرنگن. ئێمە بە پێچەوانەی بۆچوون و ڕای هەندێک ئینسانی ناتێگەیشت و بە ڕاشکاوی و دڵنیاییەوە دەڵێن بەڵێ ئیمکانی پێکهێنانی ئاڵوگۆڕی قوڵی کۆمەڵایەتی هەیە. پێکهێنانی ئەم ئاڵوگۆڕە کارێکی سەخت و دژوارە، بەڵام دەکرێ و دوور لە توانە و دەسەڵات نییە. مەرجی سەرکەوتووی یان ناسەرکەوتووی هەر شۆڕشێکی قوڵی کۆمەڵایەتی گرێدراوە بە ڕادەی بەشداری ڕاستەوخۆی چینی کرێکار و یەکپارچەیی و شلگێری ئەم هێزەوە. بۆ ئەم کارەش دەبێت چینی کرێکار هەرچی زیاتر و زۆرتر ڕادەی تێگەشتووی و ناسینی خۆی لە کۆمەڵ و قانونمەندیەکانی کۆمەڵناسی زانستی بباتە سەر. دەبێت میکانیزمی پەیوەندیەکانی کۆمەڵی دەوروبەری خۆمان کە سەرمایەداریە بیناسین، هەتا بەباشی ئەو کۆمەڵی کە ڕەخمان لێیەتی و دەمانەوێت بیرۆخێنین نەیناسین، ناتوانین کۆمەڵی دڵخوازی خۆمان بنیاد بنین.